ڕاگەیاندنی کۆنفرانسی تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران. بەم جۆرە ئاگادارتان دەکەینەوەکە چوارزەهەمین کۆنفرانسی تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران لە ڕۆژانی 22 تا 24 ئاگۆستی 2025 لە وڵاتی سوید بەڕێوەچوو. لەم کۆنفرانسەدا جگە لە نوێنەرانی هەڵبژێردراوی ڕێکخراوەکانی حەزب لە وڵاتە جۆراوجۆرەکان، ژمارەێک لە هاوڕێیانی حەزبی و هەروەها چەند کەس لە هاوڕێیان بە نوێنەرایەتی لەلایەن هەیئەتی ئیجرایی حەزبی کۆمۆنیستی ئێرانەوە وەک چاودێر بەشدار بوون. کۆنفرانسەکە بە خوێندنەوەی سرودی ئینتەرناسیۆناڵ و خۆلەکێک بێجەنگی بۆ ڕێزگرتن لە یادی گیان بەختکردوانی ڕێبازی ئازادی و سۆسیالیزم دەستی پێکرد. کارنامەی دانیشتنەکانی کۆنفرانس بریتی بوون لە یەکەم، باس و گفتوگۆ لەسەر بەڵگەنامەی هەڵسەنگاندنی سیاسی و تەشکیلاتی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران. دووهەم، چاوتوێکردنی بڕیارنامە پێشنیارکراوەکان. سێهەم، هەڵبژاردننی کۆمیتەی نوێ تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حزب. لە تەوەری باس و گفتوگۆ لەسەر بەڵگەنامەی هەڵسەنگاندن کە زۆرترین کاتی کۆنفرانسەکەی بەخۆیەوە تەرخان کرد، بەشدار بووان بە تێبینی و سەرنجی بنیاننەرانەی خۆیان هەڵسەنگاندنەکەیان دۆڵەمەندتر و دقیقتر کرد و دوجار پەسەندیان کرد. بڕیاردرا لەسەر بنەمای گفتوگۆکانی کۆنفرانس بەیاننامەیەکی سیاسی بڵاو بکرێتەوە. هەروەها دوای چاوتوێکردنی بڕیارنامە و پێشنیارەکان و هەندێک بابەتی تەشکیلاتی حەزب لە دەرەوەی وڵات، کۆمیتەیەکی نوێ کە پێکاتبوو لە 12 کەس بۆ بەرەوپێشبردننی ئەرک و شەراکیەکانی حەزب لە دەرەوەی وڵات هەڵبژێردرا. هاوڕێیانی هەڵبژێردرا و بریتین لە هێمن ئەمانی، فەراسەت ساڵحی، ڕزگار ئەحمەدی، گەلاوێژ ڕۆستەمی، وریا ئەحمەدی، فەرهاد فەتاحی، هێرش فەتحی، عەباس گەوێڵی، ڕۆیا مەحموودی، ئیقباڵ شەهبازی، کەریم ئەمانی و کاوە ئەلیاسی. کۆنفرانس دوای نزیکەی 3 ڕۆژ دانیشتن و قسە و باسی چڕوپڕ لە کەشێکی گەرم و گوڕ و هاوڕێیانەدا و دوای پێشکەشکردنی وتاری کۆتایی لەلایەن هاوڕێ عادڵ ئەلیاسی کۆتایی بە کارەکانی هێنا. کۆمیتەی دەرەوەی وڵاتی حەزبی کۆمۆنیستی ئێران 25 ئاگۆستی ساڵی 2025 زاینی.